ئێمە دائیمەن لە پەروەردان نظریەکمان نظری سلوکی هەڵێ هەر ڕفتارێکی باش مناڵەکە و باشی کرد مەسەلەن کاغەزێک شتێکی لەوێ هەڵگرت دەستخۆشی لێ بکە و ئافرین لێ بکە جاری دووەمی شەڵێک لە سێمی شەڵی پاس ماوەی بەخوو کە دانەکانیشت دەستخۆشی لێ بکە و ئافرین لێ بکە ئیتر دەیشوا پاس ماوەیە سزای بە بڵێ مەی شۆرەی شوا بێ بەخوو لە لای کە قایشەکەی بەس دەستخۆشی لێ کرد ئیتر هەر سویچەکە لێ نایە سلفەکە لێ نا قایشەکە بەسێ کە لە پەنجەرەکە شتی فڕە نایە دەرەوانێ و دەستخۆشیمان لێ کرد و چکلێتەکە تۆ با بڵێن ئەم کاغەزەکەی فڕە نایە و خستێ ناو شوێنێکەوە تا سەبەتێ بێ و دەور هەموو ئەم ڕفتارە جوانانە دووبارە ئەکاتەوە بەشی لە کەسێتی بەڵام کە تفێکی کرد تۆ پێکەنیتی تفەکە دووبارە ئەکاتەوە بەڵام ئەگەر لێی وەڕبوویتەوە وتر غەڵەتە جارێکە شتی وان نەکەی لێ قبوڵ نەکرد هەر شتێک ڕفتاری ئەیکەی خەڵک قبوڵی نەکا ناڕەزایی لە دوابێ سزای لە دوابێ دووباری ناکەیتەوە ئێستا جاران کامێرەی سرعەت نەبوو بە کەیفی خۆمان بە جادەیان ڕۆژین هەروە ئەبووە فولایتی لێیت و ئەبووە لای ئێستا من کە بۆ نمونە چم بۆ هەولێر هەر لە شێراوە دەرچووم لە 100 دایە دێم زەبتێکم بڕوا و هەبێ یەک سیارەنە پێش بگەینە دوامەکە چێژ نەتاوە لە 100 دایناوە زەبت و ڕەبت بێ کەواتە ئەبێ غەرامە هەبێ ئەبێ سزا هەبێ ئەبێ لێپرسینەوە هەبێ باش سزایەکان چ بن لە بۆ منداڵەکە مەسەن تفێر لە براکەیەکە بێ پێی بڵێ غەڵەتە نەک پێ بکەنی جارێکە شتی وان دەکەی ئەزانێ کە دایکی لێ حاجز بۆ تووڕە بۆ دڵی لێ حاجز کردو جارێکە تفەکە دووبارە ناکاتەوە کە لە خوشەکەیە نابێت لە خوشەکەەوە بی بۆ لێ عقوبەی بە عقوبەکە چییە ئێمە جۆرێک لە سزامانە سزای پەروەردەیە نەچوە پیا بکێشە و شەقی تێ هەڵە و گازی لێ بگرە و داغیکە نا مەسەلەن حەزی لە شتێکە لێ مەنەکە مەسەلەن هەموو جومعانی ئەیبەی بۆ ماڵی باپیری زۆری حەز لەوەیە ئەڵێ ئەگەر لە خوشەکە بی یاخود شتێ بشکێن یا یاریەکانە کۆ نەکەیتەوە یا سعیەکە نەکەی نابم بە ماڵی باپیرە تەواو ببوورە مەسەلەن حەزی لە پارکە ناوبم بۆ پارک ڕۆژانەی هەیە کە شتێکی کرد بڵێ ئەوە بی لە خوشەکە بۆ بشکێنی من لە جاتی 1000 دینارەکە 500 دینار دێبێت ئەمە ئەتوانی لەگەڵ مناڵە بەکانی بێنی ڕفتاری بەس ئێمە ئەوانە هیچی ناکەین جنێەوەی سەدت دەبڕی لە توپەت دەکەیت تەمەن گاڵتەی پێ چ دایک و باوکیە مناڵی خۆی سەر بڕی لە توپەتی کرۆ بۆیە مناڵەکە سقی بە قسەکانمان نییە هەرچێک بڵین ئەزانی جێبەجێ ناکات دەبێت سزایەک بدرێتن کە بتوانێت جێبەجێ بکرێتن ئەبێت جێبەجێشیکەی کەوتێ لە خوشکەکە و بی لە 1000 دینارەکە 500 دەیەمە 500 بیتێتەوە کەوتێ لە خوشکەکە و بە یا ئەم شتانە و کۆ نەکەیتەوە یا سایەکە و نەکەی من نایەڵم ئایپاتە بێ ئایپاتەکەی لێ بسەگی بەس ئێمە ئەڵێ ناکەین دوای هەم شتەکەشینە سێقە و متمانە نەماوە